گەیشتە وڵاتی مەدیەن. هەشت شەو و هەشت ڕۆژە موسا سەلامی خوای لێبێ بەڕێوەیە شەتەکە ماندووە. ولما ورد ماء مدين وجد عليه أمة من الناس يسقون. كجيشت ولاتي مدين خلقك بيني سيرك أمان شوان مروا مالاتيان بيه هاتون لسر بيركان هلدن وأو بدن مركان. بلام منظرك زور عجيب بيني ووجد من دونهم امرأتان تذودان. دو آفرتي بيني مريان بيبو. بلام کەمەڕەکانیان ئەیانویست بێن بۆ سەر ئاوەکە خۆتان نەزانن دەمەونی مەڕان و ئێواران ئیتر مەڕتونی ئەبێت هەوڵی ئەوە ئەدا بگاتە سەر ئاوەکە. ئەم دوو ئافرەتە ئاوا بەریان لە مەڕەکە ئەگر نەیانە هێش بڕوە. زۆر عەجیب هات. موسا سەلامی خوای لێبێ ئەم دوو ئافرەتە ئەبینێ ئاوا ڕێ لە مەڕەکە ئەگرن ئەچێتە پێشەوە لێیان ئەڵێ بزام ئەم دوو ئافرەتە چیان لێ قەوماوە. قال ما خەطبكما. وتي أوت شيتان لقوما وبوا كان لو مرانا بونا يلن أوخوا. قالتا لا نسقي حتى يصدر الرعاء وأبونا شيخ كبير. وتي إيما شرم أكين بيا وكان لسر آوكن وناما نوي إيما خلقي عزيد بين أما نوي بيا وكان مركاني خويان آودن أو كاتي إيما برين مركان من آودين وباوكيش من اختيار بوي إيما إسا شوانيتيكين باوك من بكوتي لمالوا بوي ناطواني بيها وكاري من كاو سربي لكان من لقلا هلداتو. موسا پیاوانە بەجەرگانە سەلامی خوای لێبێ هات سەربیری بۆیان لادایەوە فسقى لهما ثم تولى إلى الظل. دوای ئەوەی مەڕەکانی بۆم دوو ئافرەتە ئاودا بەرەو بندارێک ڕۆی بۆ سێبەری ڕۆی. قال ربي إني لما أنزلت إلي من خير فقير. وتی خوایە محتاجم بە هاوکاریەکانی تۆ برسیم ماندوم تینوم هەموو شەکەتی و ناڕەحەتی ڕووی تێکردوم. یەک لە ئافرەتەکان گوێی لە موسا بوو سەلامی خوای لێبێ کە ئەم هاوکاریانی کرد و چاکەی لەگەڵا ناکرد بەڵام ئێستا ئەم بێنەوایە بێشوێنە و بێمەوایەوە برسیە پێویستی بە حەسانەوە هەیە. ئافرەتەکان چوونەوە بۆ ماڵ بەسەرهاتی خۆیان لەگەڵ موسایە بۆ باوکیان باس کرد. باوکیان وتی بڕۆن بۆ بانکن. فجاءته إحداهما تمشي على استحياء. خوا فرمي سبحانه وتعالى لصورة قصصها من بوتان باسكم خوش يستكانم. أفرتي كان لو أفرتانك قراية تمشي على استحياء زور بشر موري أكرت بموسى قالت إن أبي يدعوك ليجزيك أجر ما سقيت لنا. باوكم توي دعوت كردوا أيوب پاداشت باتوا لسر أو كارشاكيك لقل إيميا كردت. موسى سلامي خواي لي بخوا اشتكي وايتي وڵاتی خۆی بەجێ هێشتووە چەند ڕۆژە بەڕێگایەوە چەندێکە برسیە ماندووە هیچی نەخواردووە کە گەیشتە ماڵ ئەو پیاوە بەڕێزە هەواڵ و فلما قص عليه القصص چیرۆکی خۆی بۆ گێڕایەوە کەوا من لە دەستی فیرعونی ستەمکار ڕام کردووە و بەتەمام بمکوژن من یەکێکم لەو کەسانەی کەوا یارمەتی قەومەکەی خۆمدا و دەعوە کردووە بەڵام ئێستا ئەوان بەو شێوازەیانە لەناوم بن. قال لا تخف نجوت من القوم الظالمين. وتي تو ما ترسى لدستي أميناي ترسد لمردني خوت نبيت. يقلع آفرتكان هات جواب كشكاني خوي وتي باوا استأجره إن خير من استأجرت القوي الأمين. وتي باوا جان تو خوت اختيار بيتو بكوتي إيمش آفرتين جوان نيبو إيمش شوانتي بكين أو حال بكوا إيما مرة كان من آوده بوناي أم جنجبتوانايا أم گەنجە ئەمینە کە دوو صفەتی تایە زۆر بەهێزە و ئەمینە دەستپاکە داوێن پاکە بۆ نایی بیکەیتە شوانی خۆمان و بە ڕەنجبەری خۆمان. ابن كثير ئەفەرمێ باوکی پرسیاری لێ کرد وتی چۆن ئەزانی ئەمە القەوی الئەمین ئەمە زۆر بەهێزە و ئەمینیشە. وتی باوەکیان دوو صیفەتم لێی بینی القەوی زۆر بەتوانایە ئەو بیرانە دەزەلام ئینجا سەری بیرەکانیان لادایەوە ئەم پیاوەم بینی بەتەنیا بۆ خۆی سەری بیرەکەی لادایەوە. ئەلئەمین کاتێ چوون بانگم کرد لە ژێر سێبەریدارەکە دانیشتە بوو بانگم لێی کرد کە منی بینی چاوی داگرت. الله ئەکبەر. ئەمە پەیامە بۆ گەنجانی کە نەزەڕەکەن بۆ گەنجانی کەوا داوێنی خۆیان ناپارێزن. وتی کە ڕێمان ئەکرد پێمی وت خوشکە بە ڕێزەکەم بکەوە دوام تۆ لە پێش منەوە مەڕۆ
ئەگەر ڕێگەم هەڵکرد لە دواوە پێم بڵێ ڕێیەکە ئاوا ئەڕوا بۆ ماڵمان بەو دوو شێوەیە زانیتم القەوی الئەمین. بۆیە ئەم پیاوە کە شەهامەتی موسای بینی سەلامی خوای لێ بێت وتی بۆ نایەی ڕەنجبەری من بکەیت و شوانێتی من بکەیت، ئەگەر بێت و 10 ساڵ بۆ 8 ساڵ شوانێتیم بۆ بکەی ئونکیحوکە ئیحدە ابنەتەی، یەکێ لەم کچانت لێ مارە ئەکەم وەیکەم بە هاوسەری خۆت. موسا کە کاتێ بینیتی بێنەوایە بێساوایە ئەیوێ بۆ خۆی ئەوی ژیانێکی هەبێ خێزانێکی هەبێ، قال ذلك بيني وبينك. ئەو پیاوەتی 8 ساڵم بۆ بکەی چاکە، خۆ بیکەیتە 10 ساڵ چاکترە. موسا سەلامی خوای لێ بێ عەقدەکەی لەگەڵا ئیمزا کرد. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بەسەرهاتی موسا و شوعەیب سەلامی خوای لێ بێ کە هەندێ لە مفەسیرین ئەفەرمون ئەو پیاوە ئەختیارە، ئەو پیاوە بەتەمەنە پێغەمبەر شوعەیب بۆ سەلامی خوای لێ بێت. بۆیە ئەفەرمێ موسا 10 ساڵ بۆ 8 ساڵ شوانێتی و ڕەنجبەری بۆ پیاوە کرد و یەکێک لەو ئافرەتانە بوو بە خێزانی. خۆشەویستەکانم، مەبەستم لەم بەسەرهاتە چی بوو؟ بزانە خودای پەروەردگار و ئیسلام چەند خێزانی لا مهمە. پێغەمبەرێک سەلامی خوای لێ بێ ئامادەیە 10 ساڵ ڕەنجبەری بکە، 10 ساڵ شوانێتی بکە، شەو ڕۆژ شەو نخۆنی بکە، لەبەر ئەوە خێزانێکی هەبێ پاکداوێن بێ، ئیتر ئەویش بۆ خۆی باوک بێ. کەسێکە بێ لە ماڵەوە پێی بوترێ دایک، مناڵێکە بێ بانگی بکە پێی وڵێ باوە گیان دایە گیان، حەزی لێ بێ ئەویش بۆ خۆی هاوسەری هەبێ و ماڵێک بنێ بەیەکەوە. میخوای لێ بێ 10 ساڵ ڕەنجبەرێتی کردبێ لەبەر یەک خێزانەیە، ناکرێ لەبەر دەمەقاڵەیەک وازە خێزانی خۆت بێنیت. 10 ساڵ ڕەنجبەری بکەیت، 10 ساڵ بە دیارەوە بیت، شەوانە ڕەنگە چەنەها گەلە گورگ لە مەڕەکەیدا بێ، بەڵام ئەو ئامادە بووە ژیانی خۆی بکاتە تووشی مەترسی و ناڕەحەتیەوە لەبەر ئەوەی کەوا خێزانێکی هەبێت.